چەند ڕۆژێک لەمەوبەر و بەپێی فەرمانێکی واژووکرا و جۆ بایدن سەرۆکی ئەمریکا بارینە ئاسایی نیشتیمانی سەبارەت بە عێراقی نوێ کردەوە. بەپێی ڕاگەیەنراوەی پێگەی کۆشکی سپی لە زمانی سەرۆکەوە بڵاوی کردەوە هاتووە، هێشتا ڕێگری لە بەردەم ئاوەدانکردنەوەی ڕێکخراوی عێراقدا هەیە. گێڕانەوەی ئاسایش و ئاشتی و پاراستنیان لەگەڵ لەمپەڕی دیکەتە لە بەردەمی پێشخستنی دامەزراوە سیاسی و کارگێڕی و ئابوووریەکانی وڵاتەکەدا گرفتن. دەقی ڕاگەیەنراوەکە ئاماژە بە لەمپەڕینە ئاسایی دەکات لەسەر ئاسایشی نەتەوەی عێراق و ویلایەتە یەکگرتووەکان. لەسەرەوە بنەمایش ئیدارەی بایدن بە پێویستی زانیوە بەپێی بڕیاری ژمارە 11303 کە پەیوەندی بە سەقامگیری عێراقەوە هەیە حاڵەتی بارینە ئاسایی درێژ بکاتەوە. لەبارەیەم فەرمانەوە چەند پرسیار لەبارەی هۆکارەکانی و کاریگەریەکانی لەسەر دۆخی سیاسی و ئاسایشی عێراق دەوروژێنرێت. ئایا هەڵوێستی پەرلەمان و حکوومەتی بەغدا لەو بارەیەوە چییە؟ بەتایبەتی دوای ئەو قەیرانە ئەمنیانەی وڵاتەکەی تێکەوت و بە سەقامگیریەکی ڕێژەی و دامەزراندنی کابینەی محەممەد شیا سوودانی کۆتایی هات. مانایەم فەرمانە ئەوەیە سەرۆکی ئەمریکا مافی ئەوەی هەیە ئەو فەرمانانە واژوو بکات کە پەیوەستن بە بازرگانی نێودەوڵەتیەوە یان هەموو ئەو بابەتانەی پەیوەندیان بە ئاسایشی نەتەوەی ئەمریکاوە هەیە. هەرەو فەرمانە بوو کە سەرۆکی لە پێشتری ئەمریکا جۆرج بوشی کوڕ لە دوای داگیرکردنی عێراق لە 22 ئایاری 2023دا بە پشتبەستن بە فەرمانی تایبەتی 13303 تایبەتمەند بە ڕاگەیاندنی بارینە ئاسایی نیشتیمانی ڕاگەیاند. لەبارەی هەڵوێستی فەرمی پەرلەمان و حکوومەتی عێراقەوە شعلانکەری مەندامی لیژنەی پەیوەندیەکانی دەرەوەی پەرلەمان دەڵێت لە ڕاستیدا درێژکردنەوەی حاڵەتی بارینە ئاسایی لە عێراق بە درێژایی ساڵانی ڕابردوو پاساوی دۆخی ئاسایش و ناسەقامگیری خۆی هەبوو. بە بۆنەی دەسەڵاتی ڕێکخراوی داعش بەسەر پانتایەکی زۆری وڵاتدا ئەوە سەرڕایبوونی هێزی میلیشیایی جۆرا و جۆر. لە لایکی دیکەشەوە بەڕێوەبەری خۆرهەڵاتی ناوەڕاستی دامەزراوەی گالوپی ئەمریکی بۆ توێژینەوە مونقیز داگر دەڵێت لە ساڵی 2023 ساڵانان بڕیارە درێژ دەکرێتەوە. ئەوەش لە دەرەوەی دەستوری ئەمریکاوە دەسەڵاتی تایبەت با سەرۆکی ئەمریکا دەدات. ئەوەش بۆ بڕیاردانە لەسەر ئەوەی بە گونجاوی دەزانێت بۆ دژایەتی ئەو هەڕەشانەی هەڕەشە لەسەر بەرژەوەندیەکانی ئەمریکا دروست دەکەن. سەرەڕای ڕاگەیاندنەوەی بارینە ئاسایی بەڵام فەرمانەکە دەسەڵات ناداتە سەرۆک کە دەستوەردانی سەربازی ئەنجام بدات و تەنها بەرەنجامی لە ڕووی سزای ئابوووریەوە دەبێت. هەروەکو لە تشرینی دووەم واتە مانگی 11 ساڵی ڕابردوو وەزارەتی خەزانەی فیدراڵی ئەمریکا بانکی ناوەندی عێراقی پابەندی گۆڕینەوەی نێودەوڵەتیەکانی دراو کرد.